ڕاستیدا هەرێمی کوردستان دوای 11 با بڵێن 13 ساڵ لە بەڕێوەبردننی دیفاکتۆ 91 تا 2023 کە حکوومەتی بەعس ڕووخاوە دواتر دەستوری هەمیشەیی عێراق نووسراوە بۆ یەکەم جار لە مێژووی عێراق و کووردا لە مادەی 111 و 12 دەستورە مافی خاوەندارێتی و بەڕێوەبردن بۆ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لە دەستورە سەرمێنا لە بواری وزە نەوت و گازدا. بەڵام بەداخەوە حکوومەتی با بڵێن نوێی عێراق با بڵێن دوای 2023 و دوای ڕژێمی بەعس هەرزوو کەوتە دژایەتیکردنی دەستور و سەرکردنی دەستور و نەسەلماندنی با بڵێن مافەکانی گەلی کورد لە دەستوری هەمیشەیی عێراق کە 144 مادەیە 23 مادەیان باشکرا باسی مافەکانی کورد دەکا لە ناو 23 مادە کە دوانیان مادەی 111 و 12 بە ئاشکرا و بەڕوونی خاوەندارەتی لە مادەی 111 ئەسەلمێنێ بۆ کورد و لە مادەی 112 شار لە بەرگەی یەکەما دەڵێت حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمەکان و پارێزەکانی بەرهەمهێنی نەوت پێکەوە ئیدارەی نەوتە دەن و دواتریش ئەم ئیدارەدانش بە یاسای نەوت و گازی فیدراڵی و دوای فرۆشتنی نەوتەکەیش بە یاسای دابەشی داهاتە نەوتیەکان داهاتەکەی دابەشەکرێ بەسەر گەلانی عێراق بە پێی ڕێژەی دانیشتوانی هەرێم و پارێزگاکان بە شێوەیەکی دادپەروەرانە و هەروەها ئەو ناوچانەشی کە بەعس وێرانی کردن و زیانی پێگایشتن بە بڕێکی دیاریکرا و ماوەکی دیاریکرا و خەرەبووەکرێنەوە. بەداخەوە حکوومەتی فیدراڵی عێراق نەمادەی 111 جێبەجێ کرد لە خاوەندەرێتیە نەمادەی 112 ئەو دوو یاسای کە پێویست بوو دەریکات هەردوو یاساکەی دەرنەکرد و تا ئێسش ئینکاریەکە و چوار پرۆژە یاساشیان تەقدیم کردووە کە لە هەر چوار پرۆژە یاساکە پێچەوانەی مادەی 111 و 12 کە کورد وەکو شەریک ناسەلمێنێ بەڵکو وەکو هاوبەشوێ وەکو با بڵێن ڕاوێژکار و هاوکار و یعنی وەکو پاشکۆیەک لە ئەو پرۆژە یاساکانە کوردە ناسێنێت بۆیە کوردیش لە بەرامبەرە هات دەستی بۆ مافی دەسووری خۆی برد و یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی 2007 دەرکرد 54 گرێبەستی کرد کوردستانی کرد 57 بلۆکەوە منشئاتی نەوتی بنیادنا بۆری بنیادنا نەوتی هەنار دەکرد و کۆمە بەدەستی خۆی دەستوری بە حەقی خۆی جێوەجێ کرد بەڵام لە ئابووری سەربەخوا هەڵەیەکمان کرد ئەو بوو کە داهاتەکانمان شەفاف نەبوون و نەمانتوانی ڕای گەلی کورد بەڵێن زماوەری خەڵکوسان ڕاکێشین بۆ پشتیوانی و لەو لاشەوە بۆ عێراقی بسەلمێنین کە داهاتەکان ئەوەندەن و فەرمونون ئێمە گەر بەپێی با بڵێن لە ساڵ حەڤدەکە زیادمان فرۆشتووە وەرن لێما وەرگنەوەکەمیشمان فرۆشتووە بمان دێنێ لە ڕاستیە ینی دوای ململانێکی زۆر کە 2010 تاکو ئێستا ئەو هەموو قۆناغی بڕیوە دوجار ڕێکەوتنێک کراوە کە هەمومان ئومێدبەخشین کە ڕێکەوتنەکە جێبەجێکرێت بەڵام من سەر ڕای تێبینیم لەسەر ئەوەی کە عێراق حکوومەتی فیدراڵی عێراق هۆکاری سەرەکی ئەم کێشەیە کە دەسووری جێبەجێ نەکرێت بەڵام لە ئێستادا ئینسان وەکو واقعی تۆپەکە لە قاچی هەرێمە بۆی کە دوای ڕێکەوتنەکە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان 120 میلیارد دینار لە داهاتی نانەوتی ناوخۆ ڕادەستی بەغاکە و هەروەها نەوتیش ڕادەستی کۆمپانیای سۆمە بکات بۆ ئەوەی کە با بڵێن موچە بێت یعنی خۆی لە ڕێکەوتنەکە لە بەرگەی پێنجەم بەشی دووەمە لە بەرگەی پێنجەمە دەڵێت دوای ئەوەی کە نەوتەگاتە بەندەری جێهان کۆمپانیای سۆمە نووسراوێکە کات بۆ حکوومەتی با بڵێن وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی داراییەکەدا حکوومەتی کوردستان شەڵەیەک بەرگە زیاد کراوە بەپێی سەیر ڕێکەوتنەکەی بەرگەکە هەروکو خۆی وایە بەڵام ئەو بابەتەی کە ئەڵێت هێرشەکان کێڵەکانن خستووە با بڵێن بەرهەمهێنانی نەوتکەم بۆتەوە هەر خۆشی ئەوەی ڕاگەیان کە لیژنەیەک لە بەغاوەیەت بۆ با بڵێن تەماشاکردن بە داچوونی ئەم بابەتە هیوادارم لیژنەکەش ینی لە کەمترین کاتە سەدانی کێڵگان بکە و هەڵسەنگاندی خۆی بکەوە بەپێی توانای با بڵێن کێڵگەکان تەعامل لەگەڵ بابەتەکە کرێ خۆ دەزانی نەوت لەژێر زەویە دەرێنێتەوە هەموو با بڵێن ڕوودا و هۆکارێک با بڵێن بوومەلەرزە بێت لافاو بێت کێ با بڵێن هەر با بڵێن جەنگ بێت کاریگەری لەسەر بەرهەمهێنانێ بۆیە ئەکرێ ئەم جەنگ درۆنەی شوای با بڵێن هێرشبارانی درۆنکردنەکە درۆنەکە بەهۆی درۆنەوە وای کرد بێت داهاتەکان با بڵێن بەرهەمهێنان کەم بێتەوە بە هیوادارم حکوومەتی عێراقی ئەو لیژنە ینی خەمڵاندەکە بکە هەرێمی کوردستان تا چەند توانای بەرهەمهێنان هەیە ئەو بەرهەمە هەناردە بکەن بۆی بوچە بێت.